ناڕەزایی جەماوەری سووریا بە شێوەی ئاشتیانە لە 2011 لەلایەن سوپا و دەستگا ئەمنیەکانی ئەو وڵاتە بە چەک و هێز بەرپەرچی درایەوە. ئەمەش دوجار کوشتارگەیەکی گەورە و وێرانکاریەکی کۆتایی نەهاتووی بۆ خەڵک و خاکی ئەو وڵاتە بەدووادا هات. لە نوێترین ئاماریدا ڕوانگەی سووری مافەکانی مرۆڤ ڕایگەاند 100,000 کەس دوای دەستگیرکردنیان لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە لە ژێر ئەشکەنجەدا گیانیان سپاردووە و 100,000 دیکەش هێشتا لە بەندیدان. هەر ڕوانگەی سووری ئاماژەی بەوەش داوە کە 200,000 سووری دیکە تا ئێستاش چارەنووسیان نادیارە. 5,600,000 ئاواری دەروی وڵات بە تایبەت تورکیا و لوبنان و ئوردون بوون. لەو ژمارەش بەپێی ئامارێکی کۆمیسیۆنی باڵای پەنابەران نزیکەی 2 ملیۆنیان منداڵی 11 ساڵ و بەرەو خوارن. لێکەوتەکانی شەڕ و ململانی چەکداری و دەزوەردانەکانی رووسیا و ئێران و تورکیا لە سووریا زۆرن. ئەو کەسانی لە نێو خۆی وڵاتدا ماون بە تایبەت لە ناوچەکانی جەنگدا دۆخیان لەوانی دیکە باشتر نییە کە وڵاتیان بەجێ هێشتووە کە ژمارەیان 6,700,000 و لەو کەمپانی پەنابەراندا دەژین کە کەمترین هۆکاری ژیانیان تێدا نییە. بە پێی ئامارەکانی نەتەوە یەکگرتووەکان 12,400,000 سووری نێوخۆی وڵات ململانی پەیداکردنی بژێوی ڕۆژانی مەمرە و مەژی دەکەن. منداڵ و ژنان و پیر و پەککەوتەکان لە هەر جوگرافیا و ناوچەیەکی زەویدا قوربانی یەکەمی جەنگ و ڕوبەڕووبوونەوەی چەکداریەکانن. لە سووریاش بەپێی خەمڵاندنەکانی ڕێکخراوی منداڵان ڕزگار بکەن لە 60 منداڵان بەدەست برسێتیەوە دەناڵێنن. زیاتر لە 2,400,000 منداڵیش لە دەروی سیستمی خوێندنن. بە کۆی گشتی 13,400,000 کەس لە سووریا پێویستیان بە هاوکاری مرۆییە. لە ئێستادا دانیشتوانی سووریا ئەوانەی بە ناچاری لەو دۆخە ماڵوێرانکاریەدا ماون بەم شێوەیە و بەسەر ئەم ناوچانەی دەسەڵاتدا دابەش بوون. 11 ملیۆن کەس لە ناوچەکانی ژێردەستی ڕژێمدا دەژین. 2,500,000 کەس لە ناوچەی خۆبەڕێوەبەریەکانی کورد لە باکووری خۆرهەڵاتی سووریان. 2,900,000 لە ناوچەکانی پارێزگای ئیدلیب لە باکووری خۆراوای سووریا و دەوروبەری لەژێر دەسەڵاتی هێزەکانی ئۆپۆزیۆن ماونەتەوە. 1,300,000 سووریش لە کۆی 1,900,000 ئاواری نێوخۆیی لە کەمپە قەرەباڵغەکاندا دەژین. 1,500,000 کەسیش لە ناوچە سنووریەکانی نێوان تورکیا و سووریادان. لەو ناوچانەی هێز و گروپە چەکداریەکان بە هاوکاری تورکیا توانیان لە ساڵانی 2016 و 2019دا دەستی بەسەردا بگرن. لە ڕووی یابووریشەوە بە پێی راپۆرتێکی ساڵی 2020 نەتەوە یەکگرتووەکان قەیرانی نێوخۆیی سووریا تەنها لە 8 ساڵی شەڕدا زیانی 442 میلیارد دۆلاری بە وڵاتە گەیاندووە. لە کەرتی نەوتیشدا مانگی ڕابردوو وەزیری نەوتی سووریا ڕایگەیاند 1,500 ملیۆن دۆلاریان زیان لێکەوتووە. نێوەندی موچەی مانگانی فەرمانبەرێکی کەرتی گشتی لە ناوچەکانی ژێردەستی ڕژێم لە سەرەتای ئەم ساڵدا 20 دۆلار و فەرمانبەرێکی کەرتی تایبەت 50 دۆلار بووە. بەڵام خەرجی خۆراک و پێداویستی بنەڕەتی خێزانێکی 5 کەسی بۆ مانگێک 136 دۆلارە. بەرنامەی خۆراکی جیهانی دەڵێ بەهای مادە خۆراکیەکان لە سەرتاسەری سووریادا بەراورد بە 5 ساڵ بەر لە شەڕ 33 قات بەرز بووەتەوە. ئەمە لە کاتێکدایە لە 10 ساڵی ڕابردوودا بەهای دراوی سووری بەرامبەر دۆلاری ئەمریکی بە ڕێژەی لە 98 دابەزیوە. That's